دم باش تماشاوانی گلکی جا تاریم ایرو به نوانیشان جوینا ایرویا سروک هرمه او سه سرکردن اپوزیسیونه بگمان ایرو سروک هرمه کردستان و کو جوینا ده تا چواره کردن لبارگی خواه تابل سراش دیگر هست سروک سرکردن اپوزیسیونه شیران مصطفی و محمد فرج و علی باپیر امیر کمال اسلامی جویا و کو دچاپمنیا در باز به هند بیژن هشت دنوا جوین ده جوین بردام ده که هنجی دی بیژن جوین بدای هتی لهنا تو خالقت نوا جوین ده نهات کراگاندن بله برزان کو بنوی امروی سروک هرمه او سه سرکردکی اپوزیسیون وکو چاوران دکرا امرو سروک هرمی کردستان لگل هر سه سرکرده اپوزیسیون لاینکان اپوزیسیون شیران مصطفی ریخاری گشتی بزونوی گوران هر و علی باپیر امیر کمال اسلامی محمد فرج میداری گشتی گیتو اسلامی کردستان کو بتوا بگمان کل ناوچا پمنیا در باسه بهن تالین کوبونو که بردامان الان بدو تو بالام تا بلاغی که فرمی کوبونو که رنا گن گرینگم کوبونو لساد العربشی استای کرد بته بته پیش هاتن لزگینانه که العراق در باسه بنت چان گرینگ خو هی برزان بس پیش و اما بچین سر برنامه که خومن پیمان باشه امرون کردنوا کانال نارتی بو برس حلویستی خومن رابگینی ل چرچوی کومل که پیوندی که بو برنامه که بگمان کو ایوش جیتان لیه جار هندک حوالاتی بداخوالین که فضای آزادی کانال که من بتایبتی ام برنامه کمین بری در برینی رای هموتانه به همو بچون جوازکانه و بکار دینه بسکایتی و هریش و پلاماری شخصی چه بو سرکس هندک سرکده به چه بو سر اشخاص به چه بو سر یکتر به بکار دینه ام هولا پیش هموش تکی بارزان هولی ناشرین کردنی و نه هولات یعنی ام هرمه که گویا کسانی جنی فروشن و ناتوانن بجداری لا حواری کی وای متمدن دا بکن لبروا دوام شتیش هولی ناشرین کردنی NRT او فضایه او فضا آزادیه که رخصه و بو خلق هرمی کردستان به همو بچون نکانه و بجداری بکن بویه لیره لما دو ناشر ده بینجگه لبرینی پیوندی جماره تلفونی او کسش که پیوندی اکا جنه و ده تشهیر اکا قصه ناشرین اکا روی برنامه که تهده ناشرین جماره تلفونکی برای گشتی اشکرا بکن جماره تلفونکی لما دو اشکرا کره بله برسان بگو من وکو هند بینن دوی کانال نارتی او فضا او زمینه آزادی دنوا کانالی دایه گله کس هنه هندك جاران في فضای آزادی بخواه استقلال دکن و تشهیر و آخفتن نشرین به هندك سرکده و هندك کسات ددن بگمان اوجی که شبلی هنده کو نشرین کرنا روی رستقینه کانال ما روی رستقینه حوالاتی کردجی که برای گشتی که و کانال که آسمانیا و پرانیا لهمو جهان تماشاوان ه به میلیون ها تماشاوان خواه بگمان کسی دنجی نتو بچون دنجی تماشا وی کانال دکن شبلی هنده نشرین کنا بگمان نشرین کنا روی حوالاتی هرم کردستان که واسطه تا پیشاندن حوالاتی هرم کردستان نکارن حواره که متمدن بکنو خودی سلیقه که او دربرینه که منطقینه داماندم جدا بو نشرین کنا کانال مدن پیدا هر کسی تماشاوان نجا تلفونا وی برنامه بکت تایبدی برنامه مایک خالق و هر آخفتنه که نشرین کو آخفتنه چرچوب برنامه دا نبید و تشهیر و آخفتنه سقط دابید بجبلی قد کرنا پیوندیاوی ام ده هجمارات موبایلوی کو بگو من لجمعت تا تومار کردن ده برای گشتی آشکار کن ام ده هجمارات تلفنوی آشکار کن شبرهنده ام داخاز شود کن هذا من بري راستقينه ويا بهمو بوچون انخبال او بري علماني بو او بري اسلامی او پری نتوی او پری تونترا و همو افکارین و کسین بلاین هین همو آزادن وی کانالی دا سرنجا خواب آزادی در برن بس تکایه دنها پیدا و کما گویی هر کسی که کو گلت کیم جیبون افکست دمیرا بوریدا قصه که نشرین اخفت نکا کرید به هر کسی که ور سر کده که بکت تشهیر تدابیت ام دی تلفنای قد کن همان دم جدا جماره موبایل جدا اشکرا بکن تکایه بلا اف برنامه و کومینبر و راستقینه سرنجین و بلاد راستقینه و چارچوبه برنامه دابن استاشلا خدمتی ورگرتنی و دام شوكت لبادينا فرمو كاك شوكت لبهدينا كيش دبر بادينا قالوا كاك شوكت ديار السر هيرنا مايا سر بس لرانيا فرمو كاك سر بس كاك سر بس فرمو خوشی برنامه جوان بگم زور سپاس بغا من توري جوان صبر و برنامه من وقري خوم تنها كوبنوكي أمري سلوشي هرم لقل سيصر كدكي أوبوزيشن تنها كوبنوكي كاتي بصر بنكب وجناهيف أولياتي كي بصر داهاتي كردستان ونار كنتك و أمري إستي كردستان كبتوانيت كيشكاني ناخوي كردستان تارا سر بكله بله أحمد لدوكانوا كايك أحمد فرمو ماشي بريس بله
دەستخۆشی و بەرنامەی لێکم زۆر سپاس سەبارەت بە تەوەرەکەشت وڵای جاگەرێ بۆ بوونەوەکان ئیجابی بێ و دڵخۆشکەر بوو بێ بۆ خەڵکی کوردستانەوە دەستخۆشی لە هەر هەموو سەرکردەکانی کوردستانەکەی بەڵام ئەگەر هەروەکو جارەکانی تر بێ هیچ ومێدێکی نەبێ بۆ گەلی کورد ئەو دڵخۆشیشی نابێ بۆ میتەتر ئەگەر هەروەکو جارەکانی کە بێت سەبارەت بۆی کە ئەوە شتێکی زۆر جوانەکە ئێناپی ئێستا بەتەمایە هەر کەسێکە گەرجنی و باشتێکی ناشرین کا لە بەرنامەکەتانە باش سەرکردەیەک ژمارەکەی شان بەنیان هەر شتێ بێەوە شتێکی زۆر جوانە و دەستخۆشتان لێکم زۆر سپاس جەمیل زاخۆت گەلمەیە بەلێ کای جەمیل جەمیل زاخۆ بەڵێ دیارە نەمایە بەڵێ بەرزان تەوەرەکانی کە وەکو چاودێرەکان و وەکو بەرپرسانی ئەم لایەنە ئۆپۆزیسیۆن ئەڵێکە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان گوتوبێژ لەسەرێکی بە تایبەتی بزنەوەی گۆران گەڕانەوەی ڕەشنووسی دەستورە بۆ پەرلەمان سیستەمی پەرلەمانی لە هەرێمدا جێگیر بکرێت هەروەها لە مەرکەزی لە هەرێمدا جێگیر بکرێت گەڕانەوەی ئەو یاسانەیە کە ڕاهاندی نیشتیمانی هەیە بە تایبەتی ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشی هەرێم هەروەها لە دەستگاکانی کۆمیسیۆن و نەزەها و تەوافق بێ بێگومان ئەو هەموو یاسایانە کە ڕاهاندی نیشتیمانی هەیە بە تایبەتی گەڕانەوەی پرۆژە یاسای دەستوری هەرێمی کوردستان محەممەد لە شاری هەولێر کای محەممەد فەرموو ئەم کاتە باش بە ڕێزەکەم سەرچاوم ڕێزە سڵاو حرمەتمێ بۆ هەموو کەرمەندانی NRT پەکۆرە بچوو چاوی هەموو تەماچەکەم زۆر سپاس وڵی دەرباری کۆبوونەکە ئەگەر وەکو کۆبوونەکانی پێشتر نەبێ دڵمان پێخۆشە لێنی بەڕاستی هیچ کەسێکیان فەرقیان نییە بۆ ئێمە ئەگەر ئیجابی بێ و باشە وەکو جاران نەبێت هەر کۆبوونەی کاتی و کات بکوژن باشە ئترمە ڕێز سڵام بۆ و چاوتەمان زۆر سپاس بەرەزی کای محەممەد گەیلان لە بادینان فەرموو ئەم کاتە باش کاکار سەرچاوم کای گەیلان لە کام ناوچە قسەکەی وەڵا لە بادینان کام شوێن بەردەڕەش بەردەڕەشەیە کرد تهدیدا جیب بکەن گەلێک مە پێ باشترە بەڕێزان بەردەڕەش بەلێ کای گەیلان بەڵێ یەکەم دەستخۆشی لە کاک مەسعود دەکەم سەرۆکی هەرێمی کوردستان ئیشەڵا تەمەنی من و هەر نەو برایەکەم بۆ کاک مەسعود بێت ڕێز دمیشەیە زۆر زۆر ڕێزمە بۆ جەنابی سەرۆک بارزانی بەڵێ هەر تەمەن درێژ دەبێ بۆ خەڵکی کوردستان سامی لە هەولێرەوە کاک سامی فەرموو یارە نەما باوکی پەیام لە سلێمانی فەرموو ئاگا کارێوارە باش سەرچاوم دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڵام من سەرەتا ڕخنەیەکمێ لە هەموو کەناڵە کوردەکانی ناوخۆی خۆمان بەداخەوە ئێمە دوێنە تاقینەوەی بوو کە زۆربەی هاونیشتیمانانی خۆمان بوونە قوربانی بەڵام هیچ کەناڵێک تەنها کەناڵی کەرکووک نەبێ هیچ علاماتێکی ڕەشی وەکو تازەیەک لەسەر کەناڵەکاندانەنا ئەمە بەڕاستی ینی هیمای نەتەوایەتی کەمەکاتەوانێ بووە بەڕاستی بە کەناڵەکەی بەڕێزشانەوە ئەمە لەسەر شاشەکە هەبووە و دوایەوە لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ من ئیشەڵا با ئێمە هیچ کاتێ پێش دەرەنجامەکان نەکەوین ئیشەڵا تەمەنای ئەوەکەین کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی ئیجابی بێت و ئیشەڵا بێتە ئەوەی کە چ لایانی معارزە چ لەگەڵ دەسەڵات تا بگەنە ڕێکەوتنیەک بۆ هەموو ئەو کێشە و گرفتانێک کە لە هەرێمی کوردستان هەیە و لەسەر ئەو پەیامەی جەنابیشی کە ئێستادا بەگوێی هاوڵاتیانە من ئەوە پێم شتێکی زۆر باشە چونکە هەر کەسێکە هەشتێکی هەیە با تەشیر بە هیچ کەسێک نەکات و هەموو کەسێک ئازادە لەوەی کە چۆن ڕێی خۆی دەدڕێ بەڵام کاتێکە کەسێک کەشیە بە کەسێکە ئەمە شتێکی خراپ و نەشیاوە و تۆ ئەگەر هەز لایەنە کەسێکش بەدڵ نەبێت ئەتوانی لەسەر سنوورەکانی دەنگدان ئەو کاتە تۆ چی مەبەستە بیکەیت و مستافانێک بەڵێ سپاس سەردار لە شاری سلێمانی فەرموو کاکاکاتیانێوەرە باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس بەڕاستی بڕیارێکی زۆر جوان و لەجێ خۆتانداوە کە ئەوانەی کە تەسیرەکەن بە هەج سەرکردەیە بێ ئایا لە ئۆپۆزیسیۆن یان لە دەسەڵاتێک تەلەفۆنەکەی بڕای گشتی ئاشکراکەن دەستان خۆش و ئینشاءالله هەر لە دوو ئەوەتان کردایە بۆی تر کەس نەیەتوانێ ئەو تەشیر بە هیچ کەسێ بکە زۆر بڕیارێکی جوانتاناوە بە نیسبەتەوە ڕێکخستەوە هیوادارم ئۆپۆزیسیۆنش و دەسەڵاتی بە گەن بە یەک و دەسەر نزی گفتوگۆ هەموو شتێک حەلکەن ئینشاءالله هەروەها جەنابی سەرۆک بەرزانی بە حەکیمانەی خۆی و بە زانستی خۆی ئەتوانێت ئینشاءالله کێشەکان حەلکا ئینشاءالله هیچ ناکۆچێت لە بین ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتان نامێنێت بەڵێ کاسە دەسپاس بێگومان بەڕێزان ئەو سەرنجی ئێمە لەسەر پەیوەندیەکان پێشتر چەند جاران داوامان کرد چەند جاران داوامەکە کە ئەو ئەفاضە ئازادیە و مینبەرەیە کە مینبەری هەمووتانە بنامەکانی پێشێل نەکرێت قسەی تەشیر نەکرێت بێگومان هەستی خەڵک بریندار نەکرێت بەڵام هەر دووبارە بووە لەبەرەوە ناچار بووین کە ئەمە دەربکەین کە لە مەودووە بۆیە ئەم مینبەری ڕاستەقینەی ئێوەی خەڵکی کوردستانی بە هەموو بچنە
روشنەکانتانەوە ڕخنەکانتان بە زمانی گۆل بێ فعلەن بۆ ئەوەی فکری ئێوەش بگاتە هەر لایەنێک بێگومان هەموو کەسی وەکو یەکتر بیر ناکاتەوە بیر و بۆچینی جیاواز هەیە خۆشبەختانە لە ئێستا لە کوردستانە بەدەیان ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و ئەفکاری جیاواز و سەرنج و تەوەجهاتی جیاوازی حزبی و ئایدۆلۆژی هەیە هەمووان نەکۆیەکی زر ناکەن بەڵام ئەگەر مناقشە بێ مناقشەیەکی متەمەدنانە بێ لە چارچەوەی تەشیر و تەشەنوجاتدا بێ محەممەد لە بەردەڕەش فەرموو محمد بردرش بله كرمك السلام عليكم عليكم السلام كاي محمد كرمك الو السلام عليكم عليكم السلام سر تشاوم جيمليتا الو جيمليتا كاي محمد الو بالله ديار دنجي من اشتكاي محمد برحال احمد لدهوكي كاي احمد دنجي من تقلو بله جنباش كاكا سر تشافا بله زور ممنون الشتاو هالوستيتا بوبي برنامجي خاصة بو رقمي كي كسي خطي درك خونا باشكير كو ديرو دريش رقمي جهد بيني سرو إعادة قد جاسي جهاك بتلفونه يجي قد أيور رقم بيت قلت رقم بيت جال كرني جو يشونها بالكاكي إنا تدري أو تلفون دايور رقمي زور تشتكي جوانا زور بدين جيجي مقوتتا هيفيام أوف كنالا نبدا كنالي رافدين كنالي قصا ونخوشي ونباشي نويا كنالك كرديا روشن بيليا علامية مدبتن باش بت وبالدوام بتن وسبارتي كون بيني ان شاء الله خذ تعالى كتاب ملت كرد تدباش وسركدت كردن اما سروك هذه الجلسه لاينت كردي كون بي ان شاء الله خذ داخل يا باش اليوم او تديتون الرقم تشيدر كجهد بين در شرم زاركا زور ممنون كاكا بالك هاك احمد سباس هاوكار ما لقى له كم مالوا بالك هاك هاوكار بله انكاتو باش سر تشاو دەست خۆشی بەرنامەکە لێکم سپاس بەڵێ بەڕاستی و کۆبوونەوەی هەر سەرکردەکەی ئۆپۆزیۆن لەگەڵ هەرێم سەرۆکی هەرێمی کوردستان مەڕاتی جێگەی شانازیە بۆ هەموو گەلی کورد و جێگای دڵخۆشکەریە لە لای هەموو خەڵکی کوردستان بەتایبەتی هەردوو لایەنەکە لایەنی ئۆپۆزیۆن و لایەنی هەموو سەرکردەکان بەڕاستی جێگای دەستخۆشی و بەڕاستیە بێمە هەمومان شانازی بۆ بکەین کە سەرۆکی هەرێم دەستخەر بووە لە کۆبوونەوەیەکی ئاوایە هیوای سەرکەوتنیان بۆ ئینشەڵا گەنە ڕێکەوتنیە کە هەموو ڕێکەوتنەکان بەڕاستی دەرەنجامێکی باشی لێکەوێتەوە و ئینشەڵا شتێک ئەبێ بۆ هەموو خەڵکی کوردستان کە دڵخۆشکەرە بێ دەستخۆشی هەموو بەڵێ سپاس فاتح لە دەربەندی خانەوە فەرموو بازیان بەڵێ کای فاتح لە بازیانەوە بەڵێ فەرموو کاکە دەربارەی ئەم کۆبوونەوەیەکەوە بۆ پرۆژە یاسا بڵێن من نەفس بەڵێ من خۆم حەز ئەەکەم کەوا ڕەهی میلەت وەربگیرێ لەبەر ئەوەی من ئێستا هەیە ڕەحم بۆ دابا ئەم جارە ڕەهی بۆ نادەم بەڵێ ئەحمەد لە شاری سلێمانی کاک ئەحمەد فەرموو باش کاکرێکان سەرچاوم ماشی بەڕاستی سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ من پێم وایە ئەگەر کۆبوونەوە بێت لە پێناوی شیرینی خواردن و مۆز خواردن و سێ و پرتەقال خواردن لەوانەیە کۆبوونەوەیەکی سەرکەوتوو بێت بەڵام ئەگەر کۆبوونەوە بێت لە پێناو گۆڕینی سیستمی سیاسی و دۆخی چەقبەستی کوردستاندا باوەڕ ناکەم و قەناعەتم وایە کە هیچ ئەنجامێکی دڵخۆشکەری نابێت چونکە لەبەرەوەی سەرکردایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی دوو بیرکردنەوەی زۆر جیاوازیان هەیە ئەگەر گەڕانەوە بێت بۆ دەستور و هەوڵی چاکسازی بکرێت لە کوردستانە دڵنیا بلەوەی کە ناگەنە هیچ نەتیجەیەک چونکە لەبەر ئەوەی سەرۆکی هەرێم دەسەڵاتێکی کوێخایی ئەوێت و سەرۆکی بزوتنەوەی گۆڕانیش دیموکراسی ئەوێت جا ناگەنە هیچ نەتیجەیەک بەڕای من بۆرهان لە دوو بس کاک بۆران فەرموو باسی سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەت لێەکەم ئەو تەوەرە جوانە سپاس بەرەزەکەم وڵی هیوای گەشتبینیە خواردن بۆ ئەو کۆبوونەوەیە هیوادارم دوا کۆبوونەوە بێت بۆ لەگرتنی مالی کورد کای بۆرانەکە تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بە تەلەفۆنە جێ لەمە بێ باشترە بێ بەڵێ ڕێزی چاوەکەم جا داواکارم گەرنەما بەڵێ داواکارم لە هەموو کورد لە هەموو میلەتی کورد
یەکگرتوو بوون بەخوای بەربەیەکگرتوو شتێک بە شتێک بکەین ئەگەر لا قەت هیچ بە هیچ ناکەین با چاو لە تورکیا بکەین بزا ئەو هەموو عەشاماتان لە ناو تورکیا ئەمڕۆ دنیایان هەژاندووە لەسەر ئەو سێ سەرکردە شەهیدا من یەکێکم لەوانە پشتگیری تەواوی خۆمەکەم بۆ ئەو کۆبوونەوەیە هیوادارم گەشتبین بین هەر لە سەرۆکی هەرێمەوە هەر لە سەرۆکەکانی ئۆپۆزیسیۆنەوە بەڕێزەکانم وەڵامی بە ناو و ناتۆرە و فڵان وایە کرد و ئەمە وایە کرد و ئەمە نەوت وا ڕۆی و ئەوە وا ڕۆی ئەمە هیچ بە هیچ ناکەین با ئێمە لەگرتوو بین خۆشترە نەک لە نمونە بەڵێ کای بڕان بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان لە ئێستادا وەکو چاودێرەکان ئەڵێن بێگومان لە ئەگەری سەرنەگرتنی ناوەڕۆکی ئەو کۆبوونەوە ئەو ئەجندانەی کە لایەنی ئۆپۆزیسیۆن و سەرۆکاتی هەرێمی کوردستان هەیە لە ئەگەری لێنەگرتنە باس لەوەی کرێ چاودێرەکانی ڕەوشەکە کە ئەو کۆتەلی ئۆپۆزیسیۆن فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان بکشێنەوە بێگومان بۆچوونی جیاوازی هەیە بەس ئەم کۆمبوونەوەیە ئەو کۆبوونەوە لوتکەیە لە ئێستادا لە بینی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و لە گەل سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان بەڕێوە تا چەند کۆبوونەیەکی جدیە و تا چەند گرنگی شێکی کۆبوونەوە ئیدامە پێ بدەیت لەبەرەوە زۆرجار جادەی کوردستانی لە بەرنامەیە تێلەفۆنێکیان باس لەواکەن گلەی لەواکەن کە سەرکردەکانی کورد یەکتر قبول ناکەن لە گلێکتر کوونابنەوە مشاوەرات ناکەن لەسەر ڕەوشی گشتی پێشهاتەکان و مەسەلەی پرسە نەتەوەی نیشتیمانیەکان لە ئێستاژە کە کۆبوونەوە بێگومان زۆر کەسیش بێک و ئەنجامی کۆبوونەکان ڕابگەێنرێتە ڕەشبینن بە ئەنجامەکان عەلی لە سلێمانی کاکانی فەرموو ئەکەم کاتەوە باش و هیوادارم سەرکەوتوو بن سەرچاوم بەڕاستی من هیوادارم هەموو کورد دڵخۆشکەن بەم کۆبوونەوەیە بەڕاستی هەموو کورد دڵخۆشم بەم کۆبوونەوەیە ئەگەر ئەوان تۆزێ بەخۆیان نابچنەوە تەکەواڵێم هیوادارم بەغەڵە لێن تێنەگەن بەڕاستی ئەوان زۆر خەڵکیان قوڵێ هیوادارم بەخۆیان نابچنەوە ئەو خەڵکە قوڵکەن خۆشیانی پێگەورە بکەن و میلەتیش رازی بکەن من دەستخۆشیان لێ ئەەکەم و باوەڕکەن نیوەمان مەولوی قەرارە دەین کە ئەوان ڕێبکەون لەگەڵ معارەزە بۆ شتەکان معارەزەی بە قەناعەتی میلەت و بە قەناعەتی ئەمە هیچی خراپ نییە شتەکانی هەموو مەساحەتی میلەتە هیوادارم سەرۆکی هەرێم سەرکەوتوو بێ لەم جارەیانە ئیتر خەڵکێ لەمە زیاتر خوانەخوازە تەشیری پێ ناکەین خوانەخوازە ئیتر ئەخیر کۆبوونەوەی بێ لەگەڵ معارەزا و خۆی وا لێ بکە ئیتر خۆی بکاتە سەرۆکی هەموو کەس نەڵێ سەرۆکی من نییە ئینشەڵا سەرۆکی هەموومانە بێت و هیوادارم بەمە خۆمان خۆی بکاتە بە سەرۆکی هەموومان بەغەڵە لێن تێنەکەن بەڵێ ئەحمەد لە هەولێرەوە کاک ئەحمەد فەرموو کاتە باش سەرچاوم برای بەڕێزەکەم هەمومان خۆشحاڵ دەبینێت لە کۆبوونەوەکان ئەنجامی هەبێ و ئەنجامی دڵخۆشکەری کردێ بەڵام ئێمە نەماندی لە 20 ساڵی ڕابردوو چەندین کۆبوونەوە بووە تا ئێستا من نەماندی کۆبوونەوەکی دڵخۆشکەر کە لە قازانج و بەرژەوەندی گشتی دابێت نەک حیزبی و شخصی ئەوانە ئێستا و کۆبوونەوە لەوانەیە ینی گومان دەکەین کە هەندێک بەرژەوەندی شخصی و حیزبی تێدابێت بەڵام قەناعەت ناکەم سێقە ناکەم بەرژەوەندی بەڵام کاک ئەحمەد پێت وایە ئەم ساڵی 2013 لەو هەموو گۆڕانکاریەکەی ناوچاکە ڕوویداوە جیاواز نەبێت لە هەموو ساڵەکانی ڕابردوو باشە کاکە پار و پێرار و کەی بوو سەرۆکی هەرێم چەند بڕیاری جوانی دا چەند قسەی جوانی کردو تا ئێستاما قسەی زۆر جوانمان دیوە لە سەرۆکی هەرێم بڕیارەکانی خۆشمان دیوە بەڵام کردار لە ئەساس کردارە یعنی بڕیار دەدەن قەی باش دەکەن بەس کردارەکان نابینین یعنی بڕیارەکان جێبەجێ ناکرێن ئێمان دیتمان سەرۆکی هەرێم چەند بڕیاریدا هەر لە چاکسازەکەی بگرا هەر لە پەرلەمانە بەڕێزەکەی ئێوە بگرە چەند بڕیاریان چی جێبەجێکرا یعنی قەناعەت کە بڕیار زۆر ئەساس نییە جێبەجێکردنەکەی وە کردارەکەی وە کە قسێک دەکەی سەعیدی قسەکەی خۆدی ئەمەیە کێشەکە یا خەڵکێک ڕەشبینە دەبێنێت چەندین جار بڕیار دەدەرێت لە پەرلەماندا ئێمە نەماندی چەند بڕیاری جواندرا چ بڕیارێکی جێبەجێکرا جەنابی سەرۆکی هەرێم چەند بڕیاریدا چەند زار بۆ خۆی بڕیاری چاکسازەکەی ڕاگەانی سێماکە چی بەسەر هات یعنی بڕیار ئەساس نییە کردار و بۆ بڕیارانێک کە دەیدەی بۆیە ئینسان بەڕاستی ڕەشبینە ئەو بڕیارانێک بڕاناکەم جێ بەڵێ بەڕێزان وەکو کاک ئەحمەد ئەڵێ فعلەن ئەو هەموو کاڵی ئەو هەموو بڕیارەی لە سەرۆکاتی هەرێم و پەرلەمان ئەو هەموو پرۆژە یاسایە دەرەچێ بێگومان قەراراتی مەجلیسی وەزارات دەرەچێ هەمویان وەکو جێبەجێ ناکرێت ئایا ئەمە سەبەبێکی سەرەکی بۆی کە خەڵکی ڕەشبین بێ ئایا بۆ قەراراتانە کە خۆیان دەرەکەن لە عەرزی واقع پراکتیزە ناکرێت جێبەجێ ناکرێت ئەگەر وایە فعلەن چۆن سەرنجیان چوویە بۆ ڕایگەشتی خەڵک هیوا لە هەڵەبجە فەرموو کاکیوە کاکەکاری ئەوە باش سەرچاوم دەستخۆشی تەوەرەگە لێەکەم سپاس وەڵی بە قەنەعەتی من کاکار هەروەکو شتەکانی ترە بێ هەر کات بەڕێکردنە بەس هیوادانی وایش نەبێ هیوادانی ئۆپۆزیسیۆنیش تۆزێ داواکارەکان ئەکەم بکەنەوە بۆی بگەێن بە نەتیجەیەک
بۆی زەرری هیچ لایەکیتیانە بێ نە دەسڵات نەمیلەت ومن لێرەش بە پرسە سەرخۆشی خۆمارەسە ئەو قوربانیانەی شاری کەرکووکەم و هیوادارم سەرکەوتوو بن و دەستان خۆش بێت. بەڵێ سپاس گۆران لە هەولێرەوە فەرموو. ئەو کاتە کای گۆران دەم باش فەرموو. باش نەم کاتێکتان باش. زۆر سپاس فەرموو. لە بەنسبەت تەوەرەکەی ئەمڕۆ بەڕاستی دەستخۆش لە جەنابی سەرۆک بە ئەوەی کۆبنەوەی لەگەڵ ئاڵنەکانی ئۆپۆزسیۆن هیوادارین بەڵێ هیوادارین ئەنجامێکی باشی هەبێت و لایەنەکانی ئۆپۆزسیۆنیش گوێی دەنگی سەرۆکی هەرێمەوە بێن و بۆ چونکە هەر سەرۆکی هەرێمە دەستۆزی گەلی کوردە سەرکەوتن بۆ سەرۆکی هەرێمە. بەڵێ سەرتیب لە چەمچەمان فەرمووگای سەرتیب. ئەم کاتت باش ئەم کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێزم سەرەتا دەستخۆشیت یەکەم پێش دەستپێکردنی تەوەرەکە چەند وتەیەکی جوانت وت ئەوە نیشانەی پاراستنی سەنگی میدیایی خۆتانە زیاتر سەنگی خۆتان دروستەکەن لە ناو کۆمەلگای کوردەواریدا بەڕاستی ئەوە نیشانەی وەفایە سپاس دەکەم بۆ ئەو وتە جوانانت. برای بەڕێزم دەربارەی کۆبوونەوەکانی هەر تێلایەنی ئۆپۆزیۆن لەگەڵ سەرۆکی هەرێمە من سەرەتا سەرخۆشی و پرسەنامەی خۆم ئاراستەی ئەو پۆلە شەیدەی شاری کەرکووک دەکەم کە دوێنێ کەرکووکی دڵ و بووک و قودسی کوردستانیان جارێکی تر شەڵتانی خوێن کردەوە خوا سەبووری کەسوکاریان بدا. برای بەڕێزم دەربارەی کۆبوونەوەی ئەمڕۆیش ئەگەر وەکو ئینتفاقەکەی ئەنوەر ساداتمان لێ نەیە وتی ئەنتەفەقنا عەلا ما نەنتەفەق هیوادارم ئەم جارە هەموو لایەکمان معارەزەیش و دەسەڵاتیش لەسەر نێزی گفتوگۆ و دیالۆگ لەسەر بەرژەوەندێ باڵەکانی میلەتی کورد و لەسەر گێڕانەوەی ناوچە دابڕاوەکان بۆ باوشی هەرێمی کوردستان و لەسەر تەسبیتکردنی ناسنامەی کورد و ئەوەی بۆ کورد باشە و ئەوەی بۆ کورد قانجازە و ئەوەی بۆ کورد سوودمەندە و ئەوەی کە سەرکردایەتی کورد و معارەزە دەست لە ناودەست بۆ ئەوەی ئەم جارە بتوانین شتێ بە شتێ بکەین دووچاری ئەنفال و کیمیاباران نەبینەوە. هیوادارم سەرۆکی بەڕێز سەرۆک بەرزانی و کاک نەوشیروان مستەفا و لایەنەکانی تریش هەمویان بەگشتی بە گیانێکی کوردانە و مەردانەوە ئەم جارە کۆتایی بە هەموو کێشەکانیان بێنن هەموو توانا و هەموو قودرەتەکانیان بخەنە کار لە پێناوی بەرژەوەندی میلەتی کورد و ناسنامەی کورد و نیشتیمانی کورد و بۆ ئەوەی جارێکی تر تووشی مەسات و کەنفال و کیمیاباران نەبینەوە ئینشەڵڵا سەرکەوتوو ئەبن ئینشەڵڵا. بەڵێ کاک سەرتیب بەڵێ سپاس سەلام لە شەقڵاوە فەرموو. ئەو کاتە باش سەرچاوم کای سەلام. کاکە دەستخۆشی لۆکەینەوە بڕیارەی دادبنسەوە و تەلەفۆنەکەی جوون و ئەشیوادەن زۆر سپاس دەکەین بەڕاستی خەڵک زۆر متاڵایکەنان لە ئێران تێکە خەڵک زۆر پێی دڵخۆشە دەڵێ بڕیارە زۆر بڕیارەی جوانە و دەستت خۆش بی و هیواداریشی مەعارەزە و دەسەڵات بگاتە یەکدی بە دڵخۆشی هەموو گەلی کورد. هەر دەستخۆشی لێکەین دووبارە. بەڵێ زۆر سپاس عەلی لە کەرکووکەوە کاک عەلی فەرموو. ئەلۆ یەوەر باش عەلی نەبرێتم هادی عەلی لە کەرکووکەوە عەلی فەرموو لە خزمەتدا. زۆر سپاس بەوەی بەڕێز دەستخۆشیم تەوەرە جوانەتان لێتم بەڕاستی تەوەرێکە لە کاتی و سادی خۆیاتی هیوادارمم تەوەرە و ئەم کۆبوونەوەی جەنابی سەرۆک لەگەڵ ئەم جەماعە معارەزەیە ئیشەڵا نهایەتی کێشەکانە بێت لە کوردستانەوە بۆ بزانم هەموو کوردیش گەلی کوردیش باشە زانێ کە هەموو کات جەنابی سەرۆک بەرزانی دەست پێشتر بۆ لە هەموو ڕێکەوتنی ئاشتی و شتە باشەکانە بەس هیوادارم برانی معارەزەش ینی بۆچوونی خۆیان یەخەن هیوادارم یەک بۆچوونیانە بێت لەم کاتەیە هیوادارشم دەستی دەرەکی و ئەمانە نەمێنن لە ناو کوردستانە و بە یەک دەنگ و بە یەک دڵ ڕێکم لەگەڵ جەنابی سەرۆک بەرزانی و بەو هیوان کوردستان سەرکەوتوو بێ و ئیشەڵا کۆتایی ناخۆشیەکانی گەلی کوردە لەم کاتەیە. بەڵێ سپاس دەروێش لەو لێرەوە کای دەروێش فەرموو. ئەو کاتتان باش سەرچاوم دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم کاکە. زۆر سپاس. دیارە ئەو هەواڵە بە پەلەیە نووسرات جێگای دڵخۆشیە کەواڵێ بە ئیزابی کۆبوونەوەکان بەڕێوە ئاتێدن. ئێمەش لێرەدا دوعای خێر بۆ کۆبوونەوە کاکەین خۆزگا و کۆبوونەوەیانە زووتر بکرابایە بەڵام من یەک شتەڵێم ئەڵێم ئەو کۆبوونەوە بەس نییە تەنها سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ سەرۆکایەتی هەرێم بێتن حەق بوو چەندین ڕێکخرا و حزبی کەس هەیە لە کوردستانە ئەوانیش حەق بوو پشتگدار بۆ نایە لەو چاکسازیانە ئەگەر چاکسازی بەمەبەستی چاکسازیە ڕەنگە ئەوانیش هەندێک بەرنامەی چاکسازیان هەبیتن و لایحاتیان هەبێتن تەقدیمی بکەن و ئەوە بێتن و جاری دووە پاسریش ئەگەر ئێستاش نەکرابێ ڕەنگە پاسر دەیاواکاین کەوا بکرێتن دوای ڕای قاشەقامیش وەربگیرێتن برای و دەسەڵاتیش با خۆی بە خاوەنی
هەموو شتێک نەزانێ وەکو خێر و سەدەقە چاکسازی و شت بدا بە ملەتە ئەوە شتێکی ملەتە ئەگەر تا ئێستا زەوت کراوە بابیان داتەوە و بەبێ هیچ بەڵێ کادەڕۆی سپاس بەڵێ بەرزانە لە ئێستادا بێگومان ماڵپەری سەرۆکاتی هەرێمی کوردستان لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆ بەڵاوی کردوتەوە کە لە کۆبوونەکەدا قسە و باس لە دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستانی کرێزی نیشتیمانی کراوە کۆبوونەوەکە لە کەشێکی زۆر ئیجابیدا بەڕێوەچەوە بریارژی دراوە کۆبوونەکان بەردەوامیان هەبێت و بگەیشتن بە ئەنجامێکە کە لە بەرژەوەندی گەلی کوردستان دەبین تەماشەبانە نێژە دە بەڵاغا بێگومان دە ماڵپەرە سەرۆکاتی هەرێمی کوردستان هات کە بەڵاوکردن لە دوور جڤین ئایرۆ کۆ بەریا دەمەکی کێم تەمام بوو بەریا چەند دەقەقەشین بێژم دەبێژە جڤینەدا خفتن لەسەر ڕەوشارێما کوردستانی پەیوەندی نابەرە ئالیین سیاسیان کوردستانی هەڤرێزی ئەنکو یەک ڕێزیان نیشتیمانی هاتیەکردن دەبێژەژی جڤین ڕەوشێکە زۆر ئیجابی و ئەرێنیدا بڕێوەچوونێ ئەو بریارجات کە دانکۆ جڤین بەردەوامی هەبێ بۆ گەیشتن بە ئەنجامێکەوەها کۆ دە بەرژەوەندیە گەلی کوردستانیدا بێ بێگومان پشتی وێ نابەرە لەسەرمان تەوەردێت خزمەتەوە دەبن بەڵێ تەماشاوانێ نیجا ئەنجامێن کۆ هاتینە ڕاگەاندن دنەهادا لە چاپەمەنیە دەرباز بوونە دەبێژن ئەنجامێن جڤین ئایرۆ یاسی سەرکردن ئۆپۆزیسیۆنێ ئەو سەرۆکی هەرێما کوردستانی کۆ بێگومان پێتری ساڵێک جڤینێکی بەڤی ڕەنگی نەهات کە ئەنجامدان دەبێژن ئەرێنینە دناهاشدا شارای کوردستانی بەگشتی و چاودێرجی دەخوازن کۆ دەبێژن کوردان هەیەنها نەکارینە دنافخوادا خودی ستاتۆ خودی پرۆژە استراتیجێکی هەبێش سەر ئەجندای نیشتیمانی و نەتەوەی شبلی سیراعاتێ نافخوا بێگومان سیراعات چارچوبێ سیاسەتکردنێدا بەرنامە باشتردا دەبێژن هەیەنها کوردان کۆم دەنگەیەکی گشتی نەبوو لەسەر بانپرسان دناهادا جڤینن کواتین ئەنجامدان ئیرۆ دەبێژنجی جڤین ئەرێنینە گەلو هەیەشاندێ باندۆریەوان هەیە لەسەر ڕەوشەی و لەسەر بلەس چارەسەرکردنا پرسگیرێکی نافخوا هەم لە هەرێمی هەم دیگەل ئالیێندنجی لە دەرفە بەڵێ ژان هوشمەند لە شاری سلێمانی لەگەلمانە کاک هوشمەند فەرموو ئەلۆم کاتە باش بدام سەرچاوم من هەر زۆر ڕەش بینم بۆ کۆبوونەوەیە بەڵام سەرۆکاتی هەرێماڵێ بە ئیجابی بەڕێوەچەوە کۆبوونەوەکە کۆبوونەوەی استراتیژی بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی شەر بە ئیجابی بەڕێوەچوو کاگەکار ئێمە ئەو ڕاستی ئازانین ئەوان جارێ خۆیان لە بینی هەردووشانە لە ئەرزی واقع کۆبوونەوەکانی خۆیان هیچ هەمووی فاشیلە سەرۆکایەتی هەرێم کە لەسەر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بەوە ڕێکەوتون کە قودسیەتی کورد کە کەرکووکە بیپارێزن ئەمان ژەڵەن دڵی کوردستانە سەرۆکایەتی هەرێم نەیتوانێت جێشی هەرێمی کوردستان دروستکە و ئەمنیەت ڕێک بخاتەوە نەیتوانیوە کەرکووک بکات بە یەک ئاسایش نەیتوانیوە ئیدارەی سلێمانی و هەولێر بکاتەوە بە یەک ئێستێ ئێم بۆ نمونە ئێمە لە سلێمانی یعنی هەولێر وایان لێ کردوین هەولێر بە وڵاتێکی تر ئەزانین یعنی ئەمە ڕاستیەکانە ئۆپۆزیسیۆن داوای چیەکە داوای ئەرزی واقع ئەکا داوای مافەکانی میلەت دەکا بەڕێز سەرۆکی هەرێم ئەبێت مەرجعیت بکات پەرلەمان بێ بە مەرجعیەتی گەلی کورد هەموو شتەکان بخاتەوە پێویست بۆ کۆبوونەوەوە ناکات دڵنیا دەکەم کە ئەڵێ کۆبوونەوە بەردەوامە بێت فاشلترین کۆبوونەوەیە چونکە سەرۆکی هەرێم بە بڕیارێک دەتوانێت هەموو شتەکانی ئۆپۆزیسیۆن کە لە پێناوی میلەتایە هەڵبژاردنێکی نەزیه بکرێت مافی یەکسان بگەڕێتەوە کە سوکاری بێت ئەو کەسانی کە بێسەروشێنن لە بینی هەردووچانە هەر کاتی ئەو دوانیان ئاشکرا کرد و کاتێ هەموو شتێک گەڵەن گەلی کوردی نەبێ بەس ڕەشبی نەبم و هیچ شتێک ناکرێت بەڵێ جمعە لە کەلارەوە کاک جمعە سەرنجی تۆ لەسەر چیە لەسەر کۆبوونی ئارێ توش ڕەشبینی گەشتبینی کاک جمعە دەنگی تەلەڤیزیۆنەکە زۆر بەرزە تکایە بەڕێزان چەندین جا لێرە وتمانێکە دەنگی تەلەڤیزیۆنەکەتان کەسکەنەوە دەستخۆشتان لێکەم بۆ بەرنامەیە هیوادارم سەرکەوتوو بوون ئەو تیرۆلیستی کە کردووە لە کەرکووکی هەشادیانە ڕسوای دەکەم هیوادارم سەرۆک بەرزانی سەرۆکی هەرێم و جەماعەتی وەبووەن ڕێک بکەسن لەبەر ئەوەی تشتێکی چاک و جوان بۆ وڵاتە ئەنجام بدەن ئینشاءالله ئەم ناکۆچی و ئەم بگڕ و بەردە و ئەم قسە وشکوتاڵ و ناخۆشانە نەێنێ و ئێمەش وەکو گەلانی دنیا پێش بکەوین و وڵاتێکی جوان بنیاد بنێن ئینشاءالله بەڵێ ئاوات لە بازیان فەرموو ئاوات لە بازیانەوە ئەم کاتە باش برام سەرچاوم ئەلوم کاتە باش هەموو کاتێکت کاکەوە جێم لێتە فەرموو وەڵا سەرەتا دەستخۆشی لە بەرنامەکە دەکەین سپاس بۆ تۆ دەستخۆشی لە بەرنامەکە دەکەین و بەڕاستی کۆبوونەوەکی باشە و پێویستە بەڵێ یعنی بەس ئەگەر ئەنجامیە بێنەوە وەکو کۆبوونەوەی بینی پارتی یەکێتی ئەنجامێکی نەبێت و هەر ئاواز سینارۆیەک بێت خەڵکی بدەن
بەڵێ کاکە سپاسە بەرەزان بچە خەڵکەمگی هەموو ڕژبینە دەبێژیت کۆمبوونە گەلێک کۆبوون تێنەکردن لە هەرێما کوردستانی تشتی وەسای مەشهور هەیە کۆمبوون گەلێک کۆمبوون دیف کۆمبوونە تێنەکردن لە ئەنجام نابێ بۆ شەڕای کوردستانی بێژتە گەل و ئایا وایە بەس کۆمبینەوە هیچی تران خەڵک چاوەڕەیە بە پراکتیکی ئەنجام هەیە سەردەست لە دۆکێت گەلمەیە کاک سەردەست کردم کە زۆر باش باشتر خودێ کاکار ئەس چ ئیجابێت باش پێ نابینم بۆ خودێ ئەبە سەبەها ئەس کۆمبینەکردن دەست ئاv بە خواردنە و فلانە ببان هەر ئێکی دبێتن لادی بۆ لای خۆ ڕەکێشیتن بەرجەوەندێک ملەتیە نه بەس کاک سەردەست تۆ دبێژی دنهادەوە کوجاران نینە تێگەشتنا تاکێکۆر جادا کوردستانی تێگەشتێکێ بەرفرەترە پتر مەسایلی سیاسی و بەرژەوەندیا تێدگەیتە بەژێک تعبیرێ جادا کوردستانی تێن ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و دبێژێکە بێجارێژی خەڵکی بخاپینن بەڵێ کاکار بەڵێ جادا کوردستانی نوکە ئەما دبژمەتە واقعی دۆت جنگ جهل ورزش واقعی گیدان یه موضوع تجارت باهاش جاده نمایا و کارچه سربار بریتان چه وادی یا چه وادی چی اصلا قانون دانان یاسا دانان نتیسه که زحمته بوله هاتی گلو کده چه و یاسا برده چیته او خواه که تده جاده واقع حقیقتا ملت خرد بهیدی دکونه چک سازی نه تکیل کردستانه چونکی بوچ نه تکیل دیموکراتیت کب درستی کردستانی برده ناچتن بەڵێ کاکێ سەردەسپاس بۆ تەژی خاڵە لە ڕانیە بابزانی سەرنجەکەی خالی لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆ ئەم کاتتان باش هەموو کاتێکت وەڵام دەستخۆشی لە کۆبوونەوەکان دەکەمەوە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بەڵێ بەڵام یەک داواکاریەکم هەیە هەم لە وەڵسیام لە سەرۆکی هەرێم و لە یەکچەکی نیشتیمانی کوردستانیش بەڵێ بە هیوای ئەوەین کە چۆن موچەی ئاسایش و پۆلیس و کارمەندانی تر زیادی کردووە هیوادارین کە موچەی پێشمەرگەش زیاد بکە و هەچەندە بەدەر لە ئەو بەرنامەکەتان بەڵام هیوادارین کە معاشی پێشمەرگەش زیاد بکە و هیچی تر بۆ شێوەیە نامێنێتەوە بەڵێ کاکە سوپاس بۆ سەرنجی تۆش کاکە خالت سەباح هەمان لەگەلە لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش پرازم سەرچاوم ئێوارە باش بە قوربان باشتر کاک سەباح فەرموو وەڵی من هیچ گەشتبین نیم بۆ کۆبوونەوەیە بۆ سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە هیچ گەشتبین نیم هیچ ئەنجامێکی نییە بۆ نمونە ئێمە حەبەها خاڵی شەقاممانە بە سەرۆکی هەرێمەوە دوودانە ساڵە یەک خاڵی جێبەجێ نەکراوە ئەگەر ئەنجامی نەبێ ئەگەر ئەنجامی نەبێ کە سەرۆکات هەرێمەڵێ ئەنجامی ئیجابیە ئەگەر ئەنجامی نەبێ تۆ کاوەڵاتێکی هەرێمی کوردستان داواکاری تو لە دەسەڵات و لە ئۆپۆزیسیۆن چییە بۆ لە لەمەوەدا کە خۆی بەنێنەری شارعی کوردستانی ئازانن و ئەو زیاتر ئەمە زیاتر کە ئەو کۆبوونەوەشەکەن و بۆ ڕای گەشتیاڵێن ئەنجام هەیە ئەنجامیش نەبێ تۆ کاوەڵاتێک لە هەرێمی کوردستان هەڵویستت چییە وڵای من وەکو داواکاریم بۆ دەسەڵات نییە لەبەرەوە قەناعەتم بە دەسەڵات نەماوە قەناعەتم بۆ نەماوە جۆ لە داواکاری شەقام و جۆ لە داواکاری خەڵکگرێ ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕای شەقام ئەبێ بگەڕێنەوە بۆ حەبەی شوبات دروستکەینەوە ئەم جارە حەبەی شوباتێک دروستکەینەوە کە بتوانین ئێتر ئەمانە ئەولاخەین تەواو یعنی هیچ کەس باوەڕی بە دەسەڵات نەماوە کاکە چاکسازی نایکە خۆ بە زۆر نییە بە کوژەکانی حەبەی شوبات کە بەسیتری کە بۆ نایەنا بە دادگا بۆ دادگا سەروەر ناکە بۆ دادگایەک دروست ناکە کە سەروەر بێ کەس ناتوانێت لە وڵاتەیە ناقانونی بکە بەڵێ کاک سەباح سوپاس بۆ سەرنجی تۆش عوسمان لە ژاراوە ژاژڵە بەڵێ کاک عوسمان کاکە گیان سەرەتا هەلو جێم لێتە سەرەتا سپاس بۆ ئەو بەرنامەی ئەو خەڵکەی کە بەشداری کرد ئەو هاوڵاتیانەی کە بەشداریان کرد لەو بەرنامەیدا کە زۆر بە ئوسلوبێکی بەڕێزانەوە کوردانەوە دڵسۆزانەوە محتەرەمانەوە بەڕێزانەوە کە بەشداریان کرد بێگومانەوەیەکێکە لە خاصیەتە جوانەکانی تاکی کۆر تەکەرهاش بێ زۆر دەگمێنە بێگومان لە ناو ملیۆنا کەسان دێ کەسی وایە ئەوی دیکەشە بێ کاکی عوسمان فەرموو لە خزمەتە بەڵێ کاکە گیان هەلو جێم لێتە هیوادارم مافی ئەوەیان هەبێ ئەو برا بەڕێزانە کە دەنجیان هەبێ لە هەڵبژاردننی سەرۆکی کوردستان لە مستەقبەلدا ئەوانە مافی خوانەز مافی 50 کەس بێ لە پەرلەمان دەنگ بدەن بە سەرۆکی کوردستان حەقی 2 ملیۆن 3 ملیۆن کەس هەموومان مافی ئەوەمان هەبێ سەرۆکی کوردستان بۆ خۆمان هەڵژێرین بەڵێ کاک عوسمان سپاس بۆ تۆش بەڵێ بەڕێزان ئەمجد هەمە لە تووری کۆمەڵاتی پێیجێنارتیە نووسێ من پێم وایە بێ سۆدە کۆبوونەوەکە کە لەلایەن کانی دەسەڵات و هیچ گەشتبین نیمە هەروەها نەشوان نووسێ
هرم لەگەل ئۆپۆزیسیۆن ئەنگۆ کۆبوونەکەی سەرۆکیەریم لەگەل ئۆپۆزیسیۆن هەر کۆ دەبنەوە هەر کات بە فیر و چوونە هەروەها پشتیوان فەریقیش ئەنووسێ تەنها خۆ سەرقالکردنە بە کۆبوونەوە شتی بێبنەما و هیچی تر وەکو خۆی ئەڵێ بەڵێ بەرزان هەروەها بڕوا عەبدول ماجیدیش ئەنووسێ من پێم وایە کۆبوونەوەکان کارێک دەکەن وەکو خۆی ئەڵێ کە ئەویش بێگومان بێومێدە بەڵێ بەرزان دنهادا بوو خەلک هەموو بێمۆدە بوو هەموو ئەوە زۆربەی پەیوەندی کاتن بێومێدن لە کۆبوونەوەیەکی ئەمڕۆیە کۆبوونەوەیەکی ئەمڕۆ جیاوازتر بێ لە کۆبوونەکانی دیکەیە باشترە بێ ئەنجامەکانی ئەکتیڤترە بن چییە ئان وەکو ئەوانی تر وەکو خەڵک ئەڵێ هەر کۆبوونەوە لە پێنا کۆبوونەوەدا بێ ناوزات لە زەڕایان فەرموو ئەلۆ کاتتان باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەتان لێکە زۆر سوپاس بەڕاستی من ئەم تەوەرەکەتان تەوەرێکی بەپێزە بەڵام هەندێک شتێ لەوانەیە خەڵک نەزان بەڕاستی ئەو سەرکردانەی کورد هەمویان بۆ کورد زەرورن هەرێک لە ڕوانگەی خۆی کۆبوونەکانیش بە قەنەعەتی مەبەڕای من کاریگەری زۆر زۆر باشی ئەڵێ یعنی بۆ سەنگەر لێ بگرن بۆ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات با شەڕی ڕاگەیاندن هەر بەردەوام گفتوگەکانیش بکەن ئەگەر ئینتاجێکی باشی بوو ئەوە خراب نییە خۆ ئەگەر نەیش بوو کێ زەرەرەکە من حەزەکەم بۆ ئەوانەی پەیوەندیەکەن بە کەناڵەکانی بەڕێستانەوە یەکشت بڵێم هەر یەکێک کە داخڵەوێ یعنی هەستەکەم ئەم کەس یعنی بەدەر لە هەستینەدات یا شتێکی حیزبەتی زات بەسەریا یان کۆمەڵی قسەیەکەن بەڕاستی شیایی گوێگرتنیە من هەر لە ئیسلامیەکانەوە هەتا گۆڕان و یەکێتی و پارتیش بەڕاستی هەرێکی سیفاتێکی جوانی هەیە ئێمە ئەبێ هەمویان ماخۆش بێت لەبەر کورد چونکە بەڕاستی کاک نەوشیروان مستەفا بەڕێزمان جەلال کاک مەسعود بەرزانی هەرێکی خاصێتێکی جوانیانێ کاک مەسعود بەرزانی بۆ مەسائیلی مەترسی دەرەکی تاکە کەسایەتیە لە کوردستانە کاک نەوشیروان مستەفا کەسێکە کە بۆ گۆڕانی ڕیشەیی ناوخۆ و بنەبڕکردنی گەندەڵی تاگە کەسێکە بەڕێزمان جەلال کەسێکە کە بۆ پەیوەندی دیبلۆماسی و دەرۆی وڵاتەکان ئەمانە هەرسیانان بەیەکۆ زۆر زۆر زەرەرون بۆ کورد یعنی هەرسی ئیسلامەکانیش یعنی شتی جوانیانێ چی زەرەرێکی هەیە بەهار بکرێ و ئەسیانەی دەستیانە زەرورە یعنی بە تەنیا چەپڵە بە یەک دەست لێ نادرێ هەرێکی بەڵێ کای ناوزات سوپاس بەڕێزانێکە بە کوردی سەرنجی خۆتان نیشان بدەن بۆ ئەوی هەموو ئەو بەڕێزانێک پەیوەندیەکەن ئەوانیشی بێگومان مافی بەشدەریان هەبێ زانا لە سلێمانی فەرموو ئەم کاتتان باش کای زانا هەموو کاتێک زۆر سپاس وەڵاهی بە بۆچوونی من هەکوو بنەوانەی کە ئەمڕۆ کراوە لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێما بەڕاستی هیچ ئەنجامێکی نابێت بە دڵنیاییەوە هیچ ئەنجامێکی نابێت چونکە ئێستا بینیمان بڵێن لە ژێر NRTەوە کە نووسراوە کۆبوونەوەکان بەردەوام بن کۆبوونەوەکان بەردەوام بن بەمانە ئەوەیە کە ئێتر کۆبوونەکانی ئەمڕۆ هیچ ئەنجامێکیان نەبووە ومن بەش حاڵی خۆشم خۆشحاڵ نیم بەوە لەبەر ئەوەی ئەو کۆبوونەوانە کە ئەنجامێکیان نابێ یعنی ئێستا ڕێکەون ئەمان ڕێکەون چۆن یەکێتی و پارتی ڕێکەوتن هیچ ئەنجامێکیان نەبوو بۆ خەڵک هیچ سوودێکیان نەبوو خەڵک بەس بە حاڵی خۆم حەز ناکەم ڕێکەون چکە کە ڕێکەوتن خەڵک ئیهمالەکەن لە بەرژەوەندی خەڵکانیە ئەو ڕێککەوتنە لەسەر چ بنەمای بێ بەڕای تۆکە لە بەرژەوەندی خەڵکدانە والله ئەگەر لەسەر نەمایەک بێ لەسەر بەرژەوەندی خەڵک بێ ئێمەش پێمان خۆشە لە کاتێکا کە ئەمانە لە کاتێکا کە ئەمانە نوێنەری زۆربەی جادی کوردستانیایکە نەرێکیان خەوان سەدان هەزار دەنگی جادەی کوردستانیایکە ئەمانە ڕێک بکەون ئەم چەند کەسێک بوو بەرژەوەندی سێ چار کەسێک لەسەر بەرژەوەندی سەدان هەزار بەو 4-5 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئاژیت بەڕای تو چییە بێ؟ ئەنی پێتۆی ئەمە فعلا ئەمە منطقی بێ؟ آخر ڕاستە خێناکە ئەگەر لەسەر حسابی خەڵک نەبێ بەڵام ئێمەش پێمان خۆشە حەز دەکەین ئەگەر ڕێکەوەن هیچ زۆر زۆر ئاسایی و زۆر زۆر شتێکی باشە بەڵام ئەگەر لەسەر حسابی خەڵک یعنی لەسەر حسابی خەڵک بێ ئەوان شتێکی بەڵێ کایزانە بەڵێ سوپاس ئاسوو لە ڕانیە فەرموو کای کەسوو ئەلۆ بەڵێ ئەلۆ جێم لێتە کای کەسوو تکایە فەرموو ئەلۆ دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس بوو بەڕێزت تەوێرێکی جوانە بەنسبەت دانیشتنی ئەمڕۆی سەرۆکی هەرێم و لایەنی ئۆپۆزیسیۆن
شتێکی باشە شتێکی خراپ نییە ئەو کۆبوونەوانە بەردەوام بن لێکنزیربوون هەبێتەوە چارەسەرێکی ڕێشەی بۆ ئەو کارە چەقبەستانەی کوردستان ببینەوە و چارەسەری بۆ بدۆزنەوە بەنسبەت سەرۆکی هەرێمیش برادێک تازە پەیوەندی کرد هەمیش پێم باشە هەڵبژاردنەی سەرۆکی هەرێم لە ڕێی دەنجی خەڵکەوە بێت نەک لە پەرلەمان بە چەپڵە بەڕێ کرێ و سەرۆکێک هەڵبژێردرێت پێم باشە خەڵک ڕێی خۆی بیا و سەرۆکێک بۆ خۆی هەڵبژێرێت پێم وام پێ باشترە نەوەک لە پەرلەمان هەڵبژێردرێت باڵێ کاک بۆ بەرنامەکەتان باڵێ سپاس ئەرکان لە چەمچەماڵ فەرموو کاک ئەرکان فەرموو باڵێ باڵێ دیارە کاک ئەرکان لەسەر هێڵ نەماوە باڵێ باوکیان نەسە لە شاری سلێمانی فەرموو کاکە گیان دەم باش دەم باشتر قوربانتم واللهی من زۆر ڕەش بینم باوەڕ ناکەم ڕێکاکە خۆمە کۆریای باشوور و کۆریای باکوور نییە ڕێکەوت حدوددانێن یەکێتی پارتی هەشتا هەشت کۆبوونەوەیان کرد تەنها لەسەر جیفانیان ڕێکەوتن بەڵام بەڕای تاکە کۆبوونەوەش نەکرێت دۆری یەکتر بنوارێک باخۆ بە لای خۆ بەبێ بەرژەوەندی خۆی بڕیار دەربکاو لەسەر مەسیری ئەمەلەت هەر کێسێک و خۆی قەرارە دەربکە ئەی چیە بێ ئەنی ئەمە باشتران ئەوە لە گەلەی تر کۆبوونەوە بەڕای تۆ قوربان تەنها کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوەیە ئەوە دەبینی لە ژێر شاشەکە نووسراوە کۆبوونەکان بەردەوامێ معناوە تەنها ڕۆژ بەسەرکردن و ساڵ بەسەرەکەن هەتا وەختی زەنگانەکان یعنی بەس لەسەر ئەو ڕستە ڕەشبینی کە کۆبوونەوەکان بەردەوامە بن قوربان لەسەر ئەوە ڕەشبینم سەرۆکی هەرێم کاک مەسعود بەرزانی پار هاتە سەر تەلەڤیزیۆن خۆی کەس زۆری لێ نەکردبوو هاتووتی لە ماوەی 3 مانگە چاکسازی یەکەین کوا چاکسازی بۆ نەکرا چی کرا چاکسازی کە چاکسازی بینیوە ئەوە لەبەرەوە من خودی خۆ شەخص خۆم ڕەشبینم ئیشەڵا واژ نابێ بەشتم واژ نەبێت باڵێ باوکیانە سیوادارین سەرنجی ئەو بەڕێزانە بۆ سەرکردەکان ئەو هەر شار سەرکردە هەموو پۆزیسیۆن سەرۆکی هەرێمی کوردستانیش گەشت بێ بوو ئەوان کە قەراراتە دەن و قەراراتان پراکتیزە ناکرێت بوو بەڕێزان سەرنجی بێگومان پڕانی ئەوە ئەو کەسانە بکە پەیوەندیان کە هیوادارین سەرنجیەوە بۆ ئەو هەر چار بەڕێزار چار سەرکردە گەیشت بێ جیوارە لە کەلارەوە فەرموو باش کاکە باشتر کاکە وەڵی بۆ چوونی من هیچ گەشتبین نیم بۆ کۆبوونەوانە ئەوی تۆ بوو تۆ شار نەفسی ئەوانی تر لەبارەوە کۆبوونە وەکو ئایانوت لە پێنا کۆبوونەوەیە لەبەر چی نەخێر بۆ چوونی من وایە لەبەرەوەی کاکە سکرتێرەکەی پارتی ڕێگی دیکتاتۆری لە مێشتایەتی ڕێگی دیکتاتۆری لە ناو ئەو بەڵام ئەوان ناڵێن بەپێی لە چارچوەی هەڵبژارتنە ئەوان بێگومان بەشداری انتخاباتیان کردووە لە 2009 ئەوان توانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو 3-4 ڕکابەریتیە ئەو دەنگی زۆری نەبەدەست بێنێ لە پەرلەمانی کوردستان بێگومان بەڵێ ڕێژەی دانیشتوانی وڵاتی چین وازانم نزیکەی ملیارێک زیاترە ئەگەر لەگەڵ پارتیە هەڵبژاردنکە بە دڵنیاییەوە پارتی باتەوە ئەوەی تر شتێکە کە گومانی لێ نییە بە بۆ چوونی من هیچ سوودێکی نییە و یەک داوایشم لەو کەسانەیە کە تەلەفۆنەکەن ئێستا کە تەلەفۆنیان کە بە من نەڵێن بەعسیە وەکو پێش بەڵێ بەرزان ئەم لە داویەژی کە جاردن ئەس دەخوازم vەیەکێ دووبارە بکەم دناوادە ئەم گەلە خۆشحال بوون و ئەف بەرنامە بێگومان ڕەخنە جیابین بۆ چونی جیاوازتر جیابین لێ ئەم گەلە خۆشحال بوون و بەرنامەت کێشەیەکی باشدا ڕێبەچەوە بۆ چونی جیاواز ڕەخنە بە ڕەنگێکی منطقی چون ئەم دووبارەتکی نەبەک و وەکو لێ نارتی ئەم بنەهادا بڕاستی ئەم مەدوێت ئەم کەناڵە ڕاستەقینەی جادە کوردستانی هەمی ئەفکار و هەمی بۆ چونین جیاواز بین دناوا پێدا ئەف بەرنامە کە مینبەرێوەیە هین هەموو لە هەموو دەڤەرین کوردستانی دەکارن سەرنجەخوانیشان بدەن پابەندی هەموو پابەندی وان پرانسیپا بین و فعلا تاکی کورد و ئیرادا تاکی کورد و شێوازی ئاخفتنکردنا تاکی کورد بە ڕەنگێکی گەلێکی جانبەر جستە بیت دناوا پێدا دناواوی بەرنامەیدا وەکو مەگوتی تو تەشیرکردنێک بە تو کەسێ نەیتەکردن ji ber ku li gor biryara rêveberatê kenalî di nihada her kesekê divî bernameyda teşîrê bi her kes aliyekê bike wê jimara telefonayê boraya giştî eşkira bikin ji biliyan de jî ki telefonayê jî serêta qutkirin em vîdaya em hemî pabendî vê prensîpê bîn di çerçevê vî bernameyda boyê xizmeta raya giştiya xelkê Kurdistanê bêtekin hîvadarim ew hemû peywendiyanekî hatûn barêzan bû her çar serkirdeyê herîmî Kurdistan opozisyonu û serokê herîm gêştî bê kem rûla kobûnadan ke bêguman zorbeyan rajbîn bû li bêr ew pêyan waye ke li herîmî Kurdistan zûtorîn kobûnaya kirê belam kemtirîn encameye aya fi'len kobûnaya emro waye yan fi'len encamî encama bê encamekanîş praktîze kirê li ser erdî waqe barhal bêguman bersifrele ew her çar berêzeya û ecendeyê kobûnawekan yan heta sobehî di tewerekî germtir dal vêrê em xizmeta wat kên êvar baş